مۆسیقا وەک کەرەستەیەکی ڕۆحی و ئاینی هێشتا لای ئاینەکان بابەتێکە جێگەی ڕای جیاوازە. زەردەشتەکان دەڵێن تەمبور لای ئەوان پیرۆزە و لە پرسەکانیاندا 3 بۆ 7 ڕۆژ چەند ئامێرێکی مۆسیقی دەژەنن. يعني لهمو تعزكان إما سي روش بو حود روش إما تنبور لي أدين ونال لي أدين ودف لي أدين كزياتر بو تقصكان بكاريين كواتا موسيقى زور قرنقا بوشيان ودوايك لجهازي تنبور أما أماني كيسا أمودرين أنا أبيني دوكو جيتار وفلويدو فيونو بلم جيتارو أمشتاني عودو كمان أوانا هموي لسرم جهاز دروس كراوة. لای پێڕەوکارانی یارسانیش مۆسیقا بە پیرۆ سیر دەکرێت. زۆرینەی یارسانەکان تەمبور لە ماڵەکانیاندا هەیە و سروتە ئاینیەکانیان لە جەمخانەکاندا بە تەمبور دەژەنن. تەمبور ئالەتێکی زۆر پیرۆزە تایبەتە بە دینی یارسانەکان. ڕاستە ئالەتی کە هەیە بەڵام تەمبور تایبەتە ئاوێتە بۆ لەگەڵ دینی یارسانەکان. هەر کە باسی دینی یارسان کرا یەکسەر ئالەتی تەمبورێتەکایەوە. میتۆلۆژیای ئاینی یارسانە باوەڕیان وایە کاتێکە خوددا مرۆڤی دروست کردووە ڕۆح بەجیا بۆ جەستە بەجیا بۆ موزیک دابەزیەوە بۆی کە ڕۆح مەست بێت و بچێتە ناو جەستەوە. ئەمە وەکو بیر و باوەڕێکی ئاینی بابەتی چێروا سادە نییە، ڕەگوڕیشێکی ئەجگار قۆڵی هەیە لە ناو ئاینەکەیە. بۆیە پێڕەوانی ئەم ئاینە گرنگێکی ئەجگار زۆر ئەدەن بە موزیک. ئامری تەمبورێکێکە لە ئامرە زۆر دیارەکانی ئەم ئاینە کە ڕێزێکی ئەجگار زۆری ئەگرن و سەرنج بە ئەو کەسانی کە تەمبورژەنن پێشەوەی دەستکەم بەژەنینی تەمبور ماچی ئەکەن. لە ئاینی ئیسلامدا مۆسیقا ڕای جیاوازی لەسەرە. بەشێکیان مۆسیقا بە حرام دەزانن و بەشێکی دیکەشیان وابەستەی چۆنیەتی بەکارهێنانی دەکەن. هەندێک ئامر لە ڕووی شەرعیەوە لە ئیسلامە وەکو ئەسڵ مباح بۆ بەکارهێنانی، هەندێکی ئستەش بە ئستەشەوە دروست نیە و حرامە بەکارهێنانی. باش ئەوانەی کە مباحن بەکارهێنانیان ئایا لە هەموو ئاینزاکان یان هەموو زانایان پێیان وایە دەبێت لە هەموو کات و شوێنەکە بەکار بێت؟ نەخێر. ئامێرە مۆسیقیان بەگشتی زانایان بەتایبەت قەدیم و معاسرین چەند ڕێیەکیانە لەسەری. ڕێی یەکەمیان پێی وایە ئەو ئالەتانەی کە بۆ زەوق بەکارهێنان مەسەڵەن بۆ گۆرانی بەکاردێت، مەسەڵەن تەمبور و ئیلا ساز و ئیلا ئاخریەوانی دیکە، دروست نییە هەتا فرۆشتنیشی نەک بەکارهێنانی. يعني حتى ما حرم اتخاذ حرم استعمال حتى ورقرتن وكرين فروشن بيوي دروزني الرأي كان بيان وعطى إمام أحمد الله أجر شكان ديش تو ناتواني غرامة كش ناتواني غرامة داوي غرامة اللي يبقى غرامة شكان نكي لا أمانة كشتاك حرام بو دروزني بكار هناني. شارەزایەکی مۆسیقا لە هەورامان دەڵێت لە سەردەمی میترایەکانەوە مۆسیقا لە هەورامان هەبووە. دەقە پیرۆزەکانی زەردەشت بە سیاوچەمانە دەربڕاون. مێژووی مۆزیکی هەورامان لە پێش لە دایکبوونی عیسا و ئەوانە دەست پێکا دەگەڕێتەوە بۆ میترایەکان. لە میترایەکەونە ئاوازی سیاچەمانە هەبووە. سیاچەمانە واتە ئاواز و ئاوازی ڕەسەنی هەورامان کە لە بەردەمی ئاتەشگەدەی زەردەشتیە ئەو موغانی زەردەشتیە بە شعری گاتاکان ئاوازی بەرزەچڕی سیاچەمانیان وتوتەوە. ئاوازی بەرزەچڕی سیاچەمانیانی مۆسیقا. مۆسیقا لەگەڵ هەموو تێڕوانینە جیاوازەکان بۆی، بەڵام بووە تا زمانی ڕۆحی و ناسنامەی گەلانیش. جا لەو ئامێرە مۆسیقانەی کە ئاینە جیاوازەکان خاوەندارێتی لێ دەکەن لە گەشەی فراواندایە. زانستێکە لە زانکۆ و کۆڕ و کۆبوونەوە شادی و ئاینی و عیرفانیەکانیشدا دەخوێنرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.